بسم الله الرحمن الرحيم والفجر وليال عشر والشفع والوتر والليل إذا يسر. هیچ ڕۆژانێک نییە لە ساڵدا کردەوەی چاکە تێیدا خۆشەویست بێ بەلای خوا لە ریوایەتێکدا ئەعظەم مەزنتر بێت گەورەتر بێ لای خوا وەکو ئەم دە ڕۆژەی سەرەتای دوولحیجە. ئەم دە ڕۆژە دێتەوە بەردەست ئەوە بزانە گەورەترین نیعمەتی خوای تەعالا هاتوتە بەردەست، ئەوە بزانە فرسەتێکی زۆر گەورە لە پێش تۆیە هەیە، ئەوەیە کە عیبادەت بکەی لەم دە ڕۆژەیە. ئەوانەی کە تەوبەیان نەکردو با تەوبە بکەن، ئەوانەی کە لە ڕەمەزان نەگەڕانەوە با ئێستا بگەڕێنەوە، ئەوانەی کە لە ڕەمەزانە فرسەتێکی گەورە بوو لە گوناهە گەورەکان وازیان نەهێنا وەرە ئێستا ئەم دە ڕۆژە، فەزڵی ئەم دە ڕۆژە لە ڕەمەزانیش گەورەترە. قورئان زۆر بخوێنن، ذکری خوای گەورە زۆر بکەن، سەدەقات و خێرکردن بکەن، فەرمان بە چاکە بکەن و نەهی لە خراپە بکەن. وليال عشر والفجر وليال عشر والشفع والوتر والليل إذا يسر. وسوين بوشوي كاتيا كتاريكاي لي أرواه واش واش سويني في أخوة أخوة جورو مهربان أما أودر كويت كأم در روش زور بريزة عبادت كردن تايدا زور خير وبركته. خەڵکێکی زۆر زۆر بێ ئاگایە لەم ڕۆژانە، خەڵکێکی زۆر وەکو چۆن باقی ڕۆژەکانی کە بە هەمان چاو تەماشای ئەم ڕۆژانەشەکە، بەڵام ئینسانی ئیمانداری ڕاستەقینە نابێ وابێ. ئەو کەسەی کە مەسلحەتی خۆی بوێ، ئەو کەسەی کە مەسلحەتی دینی خۆی بێ، ئەو کەسەی کە بیر لە قیامەتی خۆی بکاتەوە، بیر لە گۆڕی خۆی بکاتەوە، ئەم ڕۆژانە ئەقۆزێتەوە بۆ عیبادەت. چەند ڕۆژێکی کەمە هاوە ئەزانی ئەم دە ڕۆژە ڕۆیشت و لە دەست ڕۆیشت کەواتە عیبادەتی خوای گەورەی تیا بکە. مسلمانانی بەڕێز، خوای گەورە و میهرەبان ساڵ بە ساڵ، مانگ بە مانگ، هەفتە بە هەفتە، ڕۆژ بە ڕۆژ و سەعات بە سەعات هەنێک کردەوە و هەندێک شتی داناوە بۆ ئەوەی لە مسلمانان خۆش بێ و لە تاوانەکانی خۆش بێت. وليال عشر وە لە هەمووشی بەرزتر و لە هەموو ڕۆژەکانیش گەورەتر لەم دە ڕۆژەدا بریتیە لە ڕۆژی عەرەفە. ڕۆژی عەرەفە هەر کەسێ بە ڕۆژوو بێت، ڕۆژێ پێش جەژنە فەرمووی سڕینەوە و لێبوردنی 2 ساڵی هەیە. ساڵێک وا ڕۆیشتووە ئەو ساڵەش کە دێ بەرەو پیریتەوە. خوای گەورە و میهرەبان لە گوناهەی 2 ساڵت خۆشە بێت.